بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. شيخ صالح خير عن بيت داركار لفاي جورا وهي خير من أخذت من ترجمة دولة برنامج شن تقدوا كوتين بنيازهم أو ميكروفونات يمكن يستخدم خير جورا ربط نبو هذا الصوت عليه زور صاف نبيت دولة برنامج وك أنا مش هنقدر دان بس خير جورا خصمتنا باسي طلب علم كان أو توراني كلا خدمتنا بيش باس كراوة سليت طلب علم عند راسي ما قصير كن لقرآن بيروز زور شختي لك راوتوا يعني خايف رجاش سبحانه وتعالى فرمت يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات فتخوي جورج سبحانه وتعالى أو كساني كباورا هنا بلو بيان برزكاته وظلم أواني كخاون زانس مزانان بتشندين بلا بسري ما دركانوا بلان برسربته يعني خايف جورج سبحانه وتعالى سورة الزمر فرمت قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون خايف جورج سبحانه وتعالى جوازي أكاد بروميو باشكرايك يعني أو كساني كزانان أو كساني كنزان وكيكنين يعني لرا استفهامك أبو إنكار واتا بهيت شوي كواني كزانان وأواني كنزان ليك أسو ليك منظروب لو بيانين حتى خواهي رسمت على ناسين خوي تايبت كردوت وكل تلو لسر زاناكان وكفرمت إنما يخشى الله من عباده العلماء واتا تنها زاناكان كلا خواهي قرأت ترسم يعني كساني كخاون خشيا تنها أهل علم زمان وأجر سيري فرمدكاني في عمري خواب عليه الصلاة والسلام زور فرمدمان هي لو أنا فمديكي صحيح مانيك أبو داود وغيره وان شريبات يعني كردوك في عمري خوجويس عليه الصلاة والسلام فرمت من سلك طريقا يطلب فيه علما سلك الله به طريقا من طرق الجنة باشندن روايات جاءت أو لفظة فرمت هركسيك رجاء الزانز بقدر تخاجر الرجاء باشي بواسانكات ولباسي زانيان وأكسيك خليكي زانس وطلب علم بيت فرمت وإن الملائكة لا تضع أجنحتها رضا لطالب العلم فرمت راسي فرشتكاني خاي ورا ملائكي خاي برقاس من قال باڵی ڕەحمەت باڵی دوعا باڵی پارێزگاری و پاراستن ڕایان خستۆ بۆ طالب علم بۆ کەسێکە فێرخواز و خەریکی علمە وەک ڕازیبوون لە کردەوەکەیان یعنی ئەوەی کە کردوانە کارێکی ئەوەندە بەبەها و کارێکی ئەوەندە گەورەیە فریشتەکانی خۆی پرۆگراس مەتڕادایمە لەگەڵیانە بە سەرخستن بە هاوکاری بە هەر جۆر لە جۆرەکانی پاراستن تا لە درێژەی فەرموودەکە فەرمووت بەڕاستی کەسی زانا لا يستغفر له من في الأرض لا يستغفر له من في السماوات ومن في الأرض أفرم براسي كسي زانا أو أوانيك لا أسمانك كان أوانيك لا زويان تكرا داوي لخشوني أنبوكا وتنعند فرم ما سيكون ونهنك كان لناو آوى وفرمت وإن فضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب راسي فضل قوريز كسي زانا بس كسي نزانا وك فضل مانجا يعني وك دروشا ويورناكي مانجا لمانجي شواردا يعني لو راسي مانجا كتو بونو أشكا وديارة بسر همو كوكبكاني ترو لو کاتە کە چۆن مانگ لەناو هەموویانە دیارە کەسی زانە ئەبە و شێوەیە لەناو باقی خەڵکی ترا چۆک و پلە و پایە و پێگەیان چۆک و ئەجر و پاداشتیان لای خۆی پڕۆگار ئەمەش لە کۆتایی فەرموودەکە پێغەمبەری خوا ڕوونیەکاتەوە عەلەیهی سڵام چونکە زانایان میراتگری پێغەمبەران و پێغەمبەران ماڵ و سامان و پارە و دینار و درهەمیان لەدوای خۆیان گیان نەشتووە بەڵکو ئەوەی کە گیان هێشتووە زانستە هەر کەسێک زانست وەربگرێت بۆ بە میراتگری پێغەمبەران بۆیە ئەو پلە و پایان هەیە لای خۆی پڕۆگار سبحانه وتعالى وحتى أبو مامي باهي رضا خوي بيت فرمي الله بيغمبري خوشويس عليه الصلاة والسلام باسي كسيك يندك عابدة فرخليك خوا برستيا لقل كسيك دراك زانايا بيغمبري خوشويس عليه الصلاة والسلام فرمي فضل العالم على العابد كفضل على أدناكم وتفضل كسي زانا بسر كسي خوا برستو عابدة وك فضل منه يعني فضل بيغمبري خوا عليه الصلاة والسلام لبرامبر أو كستان ككمترين فلو بايو بيجيه إنسان زانك نيوانم دوانا شنك زور ولا صحيح مسلم هاتوك بيغمبري خوشويس عليه الصلاة والسلام فرمت كار لفظي فرمودكي بيشوي كا كبيغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة لا درجي فرمودكا فرمت وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده أفرمت هر کۆمەڵە خەڵکێک لە ماڵک لە ماڵەکانی خۆی گەورە تە لە مزگەوتێکە یان لە بنکەیەکە لە هەر شوێنێکە کە دابنیشن یا ئاياتی خۆی پڕۆگار کتێبی خۆی پڕۆگار کە قورئانە بیخوێننەوە و لە نێوان خۆیانە مودارەسەی بکەن و فێری ببن هەلو کاتە خۆی پڕۆگار سبحانه وتعالى
سەکینیان بۆ دابارێنێتواتە تەواو دڵ و دەروون و سینیان سافەکات دڵ و دەروونیان بێ خەوشەکە تەواو بێ خەم و ئیتر گوێ نادەن بە هیچ تر و هەروەها فەرموویەتە ڕەحمەتی خوای پەروەردگار ئەیانگرێتەوە و مەلایکەش تەوقییاندا و لەیان نزیکە بێتەوە و ئەیان پارێزن وخوای پەروەردگار سبحانه وتعالى شانازیان پێوەکات وذكرهم الله في من عنده خوای گەورە سبحانه وتعالى باسییان ئەکات بە گەورە باسییان ئەکات لای ئەو کەسانی کە لای خوای پەروەردگارن لە مەلایکەکان کە پلەیان بەرزە لای خوای پەروەردگار سبحانه وتعالى لای خوای گەورە نزیکن یعنی خوای گەورە سبحانه وتعالى شانازیان پێوەکات کە باسی ئەو کۆمەڵە خەڵکە ئەکات کە دانیشتون خەریکی طلبی علم و هەر لە گەورەی طلبی علمە کە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی الصلاة والسلام فەرموویەت ئەگەر نەوەی ئادەم هەر کەسێک بمرێت إذا مات الإنسان يعني عندك رواية ترى ابن آدم يعني نوي آدم هر دانێکیان بمرێت یا ئەگەر مرۆڤ بمرێت إذا مات الإنسان انقطع عمله يعني انقطع عنه عمله إلا من ثلاثة فكم الله لفظ جاءت فرمودك إلا من ثلاث يعني إلا من ثلاثة أفرمت أجر كسك لنوي آدم وفاتك كردوكاني كوتاي بين أمرين إلا سيشت نبر لكي كان خيرك جارية صدقيك جارية ومزقوتك برديك شتيك للوي خوي منيته خصخانيك مكتبك يعني زانستك خلقي السودي دي ببينن يعني ويك منالك تشاك دعاء خيري بوكات يعني همو كردوي إنسان كوتاي بيدي غيري خيرك جارية يعني زانستك للوي خوي بجيبي الله خلق السودي دي ببينت يعني منالك صالح تشاك دعاء خيري بوكات يعني أبينين كلا همو قوبي وبيانيك بردوان باس كراو هيك لوش تاني كتايبت كراو تو تايبت باس كراو مسألة طلب علم حتى في عمر الخشويس عليه الصلاة والسلام فرمت ما يريد الله به خيرا يفقهه في الدين هركس يخوي بروجرس كنت على شاكي بوي بيت فيري دينيكات لا أينكي فيريكا وشارزاكات يعني بس أبوي كإنسان أجر استخريج طلب علمي يعني بطلب علم وخريجي بزانك أخوي بروجرس كنت على ما بس تبي أويك خير تشي تلقى تنهاو كسانة بطلب علم وخريجة ابن وطلب علمك وبعلم وخريجة ابن كخلقانك من طيب الله سبحانه وتعالى خوشي ابن وأيوات بيان خاتبه هشتي خويه شكب نزيك ترين راقية بو بدستناني باش حتى عندك لدانيان ولا حكماء قديم تيوانا علم الرجل ولده المخلد وحتى زانستو زانياري كسيك منالي بوها مشماوية وحتى منالي نمري أو فالراسيان مالو منالو اشتانا من كوتايدت سبب سامان كوتايدت شان نمرني هو مشان نامن والله مزانستك إنسان يدوي خود بجيب يلا بوها مشان منته لما قرسيت كان كمالك زانا أبينينك 1000 سال وفاتي كردون 900 سال وفاتي كردون زول وزات ريشتياتي كوفاتي كردون والله ما تو بيستا زانستكين أو تو تكاني مسفادي ليكي يعني أو وفاتي كردون والله 1000 سال أجر باداشتو خيركي هر بردوام وخلق بردوام كناوية بعد داوي رحمتي بوك الله خوي پروردگار داوي لخوي وك الله خوي غرا او بردوامش اگر تو داوي لخوشبوني شي بونه كي او ك مشغول زانستي اوي او خير وباداشتي ورات والراسيه زانست يعني حتى ما كملك فضل لو باي زانست واخرت حتى ما ما نشهد من مسعود رضي الله عنه بفرمتي الدراسه بالصلاه يعني بردوام لو تباني كباسي طلب علم كان باسي جاء كان ولا مسألة طلب علم كويك إنسان بطلب علم وخريبيتي أم بعبادته نجي سنتي روج سنتي هر شيء كي تلمانا ويا زوري كان فرميانا يعني طلب علمك ولا ترى ولا بيشتري شو يعني طلب علم إنسان هم خوي بيرزقارك هم خلق تريش بيرزقارك بلام كان نجي سنة جيت يعني روج سنة جيت لو كان إنسان خيرك بس بو خويتي بلام أنت خيرك بو أمتي هو كان طلب علم خيرك متعدية وأتا لخوتي قربوا خلق تريد وهم أمت بلام روج سنة يعني نجي سنة أو إنسان خيرك تنهابو خويتي بلام راسنا في إنسان بشويكي جشتي وراهاي نجي سنة وروج سنة وأنش إهمال كان أنا إنسان متواند هدو كام كوبكات وبيك وردو كام كات هو خيرك نبراوي بلام أجر لحالتك أو بزانك طلب علمك بيتوانا يعني روج سنتك يعني نجي سنتك بيتوانا كان ويك وقت بيست وشويكي خوازراو يعني طلب علمك يبكات هجر إنسان لو شد روج سنة شي سريع شيء يبكا يا بيتوانا يبكات لجيجا بيخات يعني بهمان شون أجر نجي سنتك كان يا ما بس في نجي سنتي زورة يعني نجي سنة دور كات بس نجي كل دور كات بين نجي فرض كما ما عندوني تاني والله شو نجي زور يعني الراتب بدأ أم شتانا ما بس يعني إنسان
کە تەواو بێتوانایی بکات لەو کاتە ئەگەر کارگاتەوەی کە تۆ ئللا بێت دەستبەردارێکی کەمپیان خەلل کوێتێکی کیانەوە ئەو کاتە تەڵەب علمەکە لە پێشترە تاوکو يعني نێژە سنەتەکە یان ڕۆژە سنەتەکە بەڵام بەرحاڵ عین طالب علم نابێت بەکلی ئیهمالی بکات چونکە لە ڕاستی ئەگەر ئینسان بە شێوەیەکی گشتێمان ئەم ئیهمال بکات دوای بە دڵێکی ڕقەوە بە يعني ئەو کاتە ئینسان ئەگەر نێوان خۆی و خۆی گەورە ئاوادان نەبێت يعني ڕاستیان نەزانستەکەی سوودی بۆ خۆی بۆ خەڵکی نەبوو خەڵکی تریش بەڵام لە حاڵەتێکا باسەکەی ئەگەر بڕۆنە ئەوەندە زۆر بێت تەئسیر بکاتە سەر تەڵەبی علمەکەی جاگەر سێکێ ئەمە هەمووی يعني فەزڵی زانست و گەورەی زانستە لە ڕووی پاداشتەوە یان لای خۆی پرۆگرام و لە دنیاش ئەگەر ئینسان سیر بکات یعنی بەردەوام بۆ کەسێک کە خاوەن لەو پایە و زانستە زۆر جیاوازتر لە کەسێکی تر کە خەریکی زانست نەبوو شاعر ئەڵێت العلم ينهض بالخسيس إلى العلا والجهل يقعد بالفتى المنسوب ئەڵێ زانست تەنانەت ئەو کەسێکی کە کەسێکە یعنی هیچ پلە و پایەیەکی نییە لە کۆمەڵگا بەرزەکاتەوە بۆ پەڕیپلەکانی بۆ پەڕیپلە بەرزەکان بەڵام ئەگبینین کە نەزانیش ئەو کەسێکی کە خاوەن نەسەبە خاوەن کەسایەتی لە کۆمەڵگا یعنی بۆ من عایلەیەکی بەرزیە و عایلەیەکی باشەیە بەڵام کە نەزانبوو دێتە خواری خوارەوە بەڵام ئەو کەسەی کە زانایە ئەگەر چی پلە و پایەشی بەو شێوە نەبێت یعنی کە سوکاری خاوەن مەکانێک نەبوو بێتن لە کۆمەڵگا بەرزەکاتەوە بۆ پەڕیپلە بەرزەکان حتا میبین لە ناو تابعینە لە ناو تابعی تابعینە کۆمەڵێکی زۆر لە گەورە زانایان هەبوون کە حتا کۆیلە بوون یا باوک و باپیریان کۆیلە بووە دوای ئازاد کراون یعنی بنەماڵەکەیان بنەماڵێک کۆیلە بوو بەڵام لەگەڵەوەیش گەورە زانا و گەورە کەسایەتی و ئومەتەن یعنی گرسێ بکەین حەسەنی بەسری رحمەتی خوای لێ بێت يعني عطای کوڕی ڕەباح يعني حتى زۆرێکی تر لەمانە کە ئێمەیان بینین يعني تۆ تەسەوور بکە عطای کوڕی ڕەباح حتى حسابی بۆ خەلیفە نەکردو خەلیفە تۆ پشتی تێکردو مناڵەکەی ناردوو بۆ لای کە لای خوێنەردەرسی پێ نەوتوە يعني تۆ سێ کە زانست گیاندوتی بەکەمە لە ڕاستیە سەرێکی زانستە سەرێکی تریش گەورەی ئیسلامت بۆ دەرەخا کە يعني جیاوازی کۆمەڵایەتی نەیشتۆ لەناو کۆمەڵگا کە کەسێکی زانابووە و تەنیا حساب بۆ خەلیفە و کوڕی خەلیفە ناکات جابوویە لە ڕاستیە فەزڵەکە چی وەکو دین چی وەکو دنیا لەو پەڕی گەورەیە حتا مەگەر سێ بکەین یەکێک لەو زانانەی کە ئێستا هەموو علمی بەلاغەی بۆ گەڕێتەوە سەکاکی تا تەمەنێکی زۆر خەریکی دروستکردنی کلیل و قوفڵ و بابەتانە بوو ینی پیشەکی سەکاک ئەوە ینی کلیل و قوفڵ و شتانی دروست کردەوە يعني بە درێژایی ساڵ خەریکە بێت تا قوفڵێکی جوان دروست دەکات کلیل و قوفڵێک دروست دەکات پێشکەشی کاربەدەستی وڵاتەکەی بکات ساڵانە ڕۆژێکیاندا ناوە ئەم خەڵکانی کە دیارێک شتێکیانە بوو پێشکەشیان کردو و ئەوش لێ وەرگرتوون لەسەرا خەڵکەکە وەستاوە کە دیارەکانیان پێشکەشەکەن سەرەیەکی زۆر دوور درێژ ئەمیش خاو شەکەتە بێت لەو لاوە بینێت کە کۆمەڵی خەڵک بە جلوبەرگێکی جوانەوە دەن بە پێشێ و هەموو خەڵک پێشوازیان لێکەن وڵم فەرمو بە گەورە سەریانەکەن و ئەیان خەنە پێشەوە و دەسەڵاتداری وڵاتیش ئەو پڕ ڕێزیان لێ باشە من یەک ساڵی ڕێکە خەریکی دروستکردنی کلیل و قوفڵێکم لەم سەر و دوورێژە وەساندومیان چێمانە نە هەدیەیەکیان بەدەستەوە نەیچیان بەدەستەوەی و هیچیان پێ نەبوو دەسەڵاتدارەکە کەچی هەمووش ڕێزیان لێ کردی و ئەیان خەنە پێشەوە ئەو کاتاڵێت باشە و کۆمەڵە خەڵکە چی بوون ئەوان بۆچی ئەوە ڕێزیان لێگرتن و هەموو خەڵک فەرمووی لێکردن و چوونە پێشەوە وڵاوە ئەوانە زانان بە زانستەوە خەریکن ئینشەڵڵا مادەم زانست ئەوە شێوەیە سەر بەخوای گەورە بێ مجلسکەم بە زانست تەمەنی يعني سەرۆ چلە تقریبا تا دیکانڵن نزیکی 50 و سەروی 50 بۆتەوە يعني دوای تەمەنێکی زۆر بڕیاردا کە واز لە پیشەکەی خۆی بنووسکە بە تەڵەبی عیلم دەست پێ ئەگات هەتا وەکو ئێستا کتێبێکی بۆ نووسین بە ناوی تەلخیص بە ناوی مفتاح العلوم ئەو مفتاح العلوم چەند علمێکە يعني نحو الصرف بلاغية لقل عروضة بلام أو بشي كبشي بلاغية يستبوت منهج همو أو كتاباني كتابي منهج لولاة إسلامية كان كأخذ نتشي الحجرة كان يخوان يعني لدروة همو أو كتاباني كدان راون كستكراون بمنهج لبلاغة أقرانو بكتابة كستكاكي لكن إنسان سيركات سبحان الله يعني زانس إنسان أجيني بكوي بۆ لە ڕاستیە فەزڵەکەی چی لە دنیا چی لە ئاخرەت شتێک نییە کە بە عەقڵ ئینسان نابێت یعنی مە کۆمەڵێک دەقی زۆر هەیە بۆ هەندێک چاکە ئینشاءڵڵا
ئەما تەورەیەکی تری باسەکەی کە لە خزمەتتانە بێن شەوەیە کە دەوری ئافرەت لە تەڵەبی عیلمە، یعنی ئایا کۆمەڵێک ئافرەتمان هەبووە کە زانای گەورە بوو بێتن یان خەڵکانێک بوو بێتن شوێن دەستیان دیار بوو بێ. لە ڕاستیە وەکو ئافرەت ئێمە ئافرەتمان زۆر یعنی حتا ئەگەر ئێمە سێرکەین نمونەی یەکەم ئەگەر باڵا بێت دایکی منداران عایشە ڕەزای خوای لێ بێت، قاسمی کوڕی محەممەد دەڵێت عایشە ڕەزای خوای لێ بێت لە سەردەمی خلافەتی ئەبوبەکر و عومەر ڕەزای خوای لێ بێت استقلت بالفتوى، يعني تا ئاستێک ڕۆشتۆ کە کاتێک عایشە فتوایەوە کەسی تر فتوای نەیەوە لەگەڵێ. کە زۆرێکی تر لە گەورە هاوڵان وەکو ئەبوو هورەیرە یا کۆمەڵێکی تریان ڕۆشتن بۆ بەحرین، لە بەحرین خەریکی يعني لەوێ وڵایەتی بەحرین لەجێ دەستی ئەبوو هورەیرە بوو، هەندێکی تریان لە کوفە بوون لە بەسڕە بوون. بەڵام بەهەرحاڵ يعني ئەبوبەکر و عومەر کە خۆیان موجود بوون لەو کاتە کە عایشە ڕەزای خوای لێ بێ فتوای دابێت لە شتێکە، کەسێکی تر بوو شێوە فتوای نەیەوە. دایکی ماداران ڕەزای خوای لێ بێت لە ئاستێکی وا بووە لە دەوڵەتی ئیسلامیە، حتى ئەنێک بڵنگە بوتێتەوە خێزانی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ یەک لەوپایەکی بەو شێوەیە. بەڵام ئەگەر سیر بکەین یعنی جگە لە دایکی ماداران ڕەزای خوای لێ بێت ئافرەتەکانی تری ناو سەحابەیە تابعینە تابعی تابعین سیر بکەین هەر بە هەمان شێوە کۆمەڵێکەڵە زانا هەبوون کە ئافرەت بوون. لەوانە ئەگەر سیر بکەین عەمڕەی کوڕی عەبدوڕەحمان ئافرەتێکی زانای فەقیه بووە، حتا ئەگەر سیر بکەین دەوڵەتی ئیسلامی تەداخل ئەکات مالیک ئەگەڕێتەوە ئەڵێت يعني لەو کاتێک کە ئەبوبەکری کوڕی محەممەدی کوڕی حەزم والی بووە لە مەدینە، عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفە بووە، نامەیەکی بۆ نێرێت يعني بۆ ئەبوبەکری کوڕی محەممەدی کوڕی حەزمی کوڕی عەمری کوڕی حەزم نێرێت، پێڵێت ئەوەی کە هەیە لە مەدینە لە زانست و زانیاری و علمی عەمڕەی کچی عەبدوڕەحمان هەموو کۆبکەرەوە. تەنانەت عەمڕەی کوڕی کچی عەبدوڕەحمان مامۆستای زوهری بووە کە زوهری یەکێکە لە پایەکانی فەرموودە، یەکێکە لە پایەکانی فەرموودە. يعني حتى ئەگەر سیر بکەین قاسمی کوڕی محەممەد ئەڵێت زوهری کوڕی گەڕێتەوە، ئەڵێت لەو کاتە کە تەڵەبی عیلم نەکردی بە تەڵەبی عیلم قاسمی کوڕی محەممەد بینیمی پێوتم ئەبینم کە گەنج و لاوێکی چالاکی و حرص و پێداگریت لەسەر زانست و تەڵەبی عیلم، بۆچی يعني دەفر و ئەو بە دەفر ناوی وەردا، يعني دەفری زانست وەک چۆن يعني دەفرێک کە ئاوەکە هەمووی لە خۆ ئەبرێت یا ئەو شتەی کە تایەتی، يعني قاپێک چۆن احتیوای کردووە سەگەر ئاوی بخێنە ناو دەفرێکەوە ناو قاپێکەوە چۆن هەمووی لە خۆ گرتووە. عەمرە چۆنێ بۆ دەفرە ئەڵێ زانستی ئاوا لە خۆ گرتووە بچێنم بە دەفری زانست، ئەویش ئەڵێ وەڵام منوشم لێکێ بێت ئەو کەسێک کە دەفری زانستەوە قاپێکە بۆ زانست کەم و زانستی لە خۆ گرتووە. ئەڵێ عەمرەی کچی عەبدوڕەحمانێکی بۆ لە تەڵەبەکانی دایکی مادارم عایشە ڕەزای خوای لێ بێت. جا زوهری ئەڵێ چوون بۆ لای سەیرەکەم بەحرێکە کە يعني نەبنی هەیە نە کۆتاییش هەیە، ئەبەو شێوە لەناو هاوڵان و ناو تەلەبەی هاوڵانە دەرکەوتووە. تاگێکت لەو ئافرەتانە گرسی بکەین معاذەی کچی عەبدوڵای عەدەویە کە مش خەڵکی بەسڕە بووە، هەم فەرمودەی لە عەلی وەرگرتووە ڕەزای خوای لێ بێت، لە عایشە ڕەزای خوایان لێ بێت. تەنانەت گەورە زانای وەکو ئەبوو قیلابە وەکو ئەیوبی سەختیانی جگە لەمانیش تەلەبەی بوون، فەرمودەیان لێ وەرگرتووە. یەکێک بۆ لە زانا گەورەکان بە فەرمودە و کۆمەڵێک فەرمودەی باشی لا بووە، حتى لە ڕووی عیبادەت شەوباسیەکان کە زۆر عەجیب بووە، شەوان هەموو شەوێکی ئاوەدان کردوێتەوە، تەنانەت وتێتی سەیرم دەدێ لە چاوێک کە چێتە خەو لە کاتێکە کە زانێن لە گۆڕە خەوێکی زۆر هەیە، هەڵێ کە تۆ لە گۆڕە حەوێتەوە بۆچی دنیا خۆت ماندوو ناکەیت. تەنانەت لێوە گەڕنەوە لە سەبر و لە پێداگیری ئەم ئافرەتە عابیدە عالمە خوای گەورە لێ ڕازی بێت، معاذەی کچی عەبدوڵای عەدەوی. ئەڵێت لەو کاتێک کە چوار لە ژیانی خۆیە لە یەکێک لە غەزاکانە هاوسەرەکەیشی کوڕێکیشی لەدەستەدا پێکەوە، لە دوای ئەوەی کە خەڵکەکە دێن بۆ لای کۆمەڵێک ئافرەت کۆبنەوە کە بەرەو ڕووی دێن، ئەویش ئەڵێت ئەگەر بۆ ئەوە هاتوون کە پیرۆزباییم لێ بکەن یاخوا بەخێر بن، بەڵام ئەگەر بۆ غەیری ئەوە هاتوون ئەگەر بۆ تەعزیێباری هاتوون لێرە منەوە. يعني ئەوەندە لە ئاستێکی ئیمانی بەرزایە کە هاوسەریشی و مناڵەکەیشی لەدەست داوە، بەڵام
يعني چاوەڕێی ئەوەیە کە لە بەهەشتا حتى لێو یەڕنەوە ذهبی لە سێر و ئەعلام نوبلا باسێ کاتەڵێت والله حەزم بە دنیا نییە تەنها بۆ ئەوەندە نەبێت کە عیبادەتی زۆری تیا بکەم هەتا وەکو لە قیامەتە خوای گەورە سبحانه وتعالى لەگەڵ هاوسەرەکەم و کوڕەکوژراوەکەم بە یەکمان بگەێنێتەوە یعنی لەگەڵ زانستەکەیە ئەوە ئاستی دینداریەکەی و سەبر و بۆ خوا سوبحانەکەشی بۆ بۆی لە ڕاستیە نمونە زۆر زۆرەگە ئینسان بێوێت باسییان کات حتى لە نمونەی جهد و اجتهادە یعنی جارێ ئینسان ڕەنگە ئەو پرسیارە بێتە مێشکی بێتە خەیاڵی ئەکرێ ئینسان لە دوای ئەوەی کە هاوسەرگیری کرد هەر توانێت بەردەوام بێت لە طەلەبی عیلم توانێت ینی حەقی ماڵ و مناڵ و هاوسەری بدات بە شێوەیەکی دروست و لەگەڵ ئەوەیشا زانستەکەی بخوێنێت و خەریکی بێت یعنی ڕاستی ئەگەر سەیری ئەو نمونانە بکەی هەموویان خاوەن ماڵ بوون خاوەن مناڵ بوون خاوەن خێزان بوون یعنی زۆر نمونە هەیە کە ئینسان تەسەووری ناکات بەس ئەوەی کە ئایا ئینسان تا چەند لێبڕاوە لە دوای لێبڕان هەموو شتێک ئاسانە بۆی سوپای گەورە یعنی یەکێک لەو نمونانە کە باسی بکەین یعنی ئەمە لە قەدیمە دیارەکە مەطبەعە و شتانە وجودی نەبووە یعنی ئینسان هەر کتێبێکی نووسیوەتەوە بەدەست نووسیوەتەوە جا قەڵەمیش نەبووە بە حبر و بە قامیش و یعنی زۆر زۆر ناڕەحەتە ئینسان هەر بەس تاقیب کاتەوە کە چەند ناڕەحەتە تۆ بۆ ئەنجاری وایە بەس بۆ یەک پیت پێویستت بۆ یەکە جارێک قامیشەکە بکەیت بە ناو حبرەکە و جارێکی دەری بێنیتەوە پێی بنووسیت یعنی تۆ هەموو جارێک پێویستت بەم حاڵەکەیە دەی حبرەکە بەسەر لاپەڕەکە نەڕژێت چکە بەسەر لاپەڕەکە ڕژێت هەموو وێران نەکات یعنی لە ڕاستیە وەزعێکی زۆر ناڕەحەتە کەسێک کردبێت یا بینی بێتی و کاتێ زانێت کە میشە چەند ناڕەحەت ئێمە ئافرەتێکمانەیە کە ناوی خەدیجە عەمودیە یەکێک لە شەرحەکانی منهاجی ئیمامی نەوەوی کە شەرحی ڕەملیە هەندێک لە طبعەکانی 8 بەرگە لە کۆتایی بەرگی 8ەمە ئەم ئافرەتە کە نووسیوێتەوە ئەڵێت ئەو هەر کەسێک کە ئەم کتێبێ بینی ئەم کتێبێ خوێندەوە با عزر و پۆزیشن بۆ یا بۆ شیری پیاوە لەو کاتە هاتووەکە ئەم کتێبێ نووسیوێتەوە 8 بەرگە لە کۆتایی 8 بەرگە لە کۆتایی بەرگی 8ەمە ئەو دێڕێ بۆی مەجێشتەوە کە گزارش دەکات لەو پەڕی دامەزراوی و لەو پەڕی هەوڵ و ماندووبوون یەکێکیت لەو نمونانە کە هەر بە هەمان شێوە مەریەم عەبدولقادر کە شەرحی صحاحی جەوهەریمانەیە کتێبێکە لە معجەمەکانی زمانی عەرەبی هەندێک لە بەرگەکانی هەندێک لە طبعەکانی 6 بەرگە لە کۆتایی کتێبەکە نووسێت ئەگەر هەر کەسێک هەڵەیەک یان کەموکورتیەکی تیا بینی با پۆزیشن بۆ بێنێتەوە چونکە کاتێک بەدەستی ڕاستم ئەم کتێبم ئەنووسیەوە بەدەستی چەپیشم لانکەی مناڵەکەمم ئەژەن یعنی بەدەستێکی مناڵەکەی ڕاژەن تۆ تاوە بۆ بخەوێت بەدەستێکی تریشی کتێبەکەی نووسیوەتەوە یان تۆ تەسەوور بکە چەند وەزعی ناڕەحەتە تۆ بێدابنیشی 6 بەرگ کتێبە بۆ شێوە بنووسیتەوە ولی ڕاستی ینی نمونەی ئەمانە زۆر زۆر یان تۆ تەسەوور بکەی من نمونەمان هەیە کە ابن كثير رحمة الله عليه بەباس یەکێک لە تەڵەبەکانی ابن تەیمیەمان بۆ کات کە ناوی ئوم زەینەب بووە کە فاتیمەی کچی عەباس ئەبولفتح بووە ئەم ئوم زەینەبە ئەڵێت تەنانەت ئەوەندە گەرەکە خاوەن ماڵ و خێزان و ئانە بووە ئەوەندە لە ئاستێکی باڵا بوو ئەڵێ ابن تەیمیە خۆی بۆ حازر کردووە ابن تەیمیە خۆی بۆ حازر کردووە لە کاتێکا کە دەرسی وتوێتەوە حتاڵێت ابن تەیمیە زۆر وەصفی کردو زۆر مەدحی کردووە وتوێتی زۆربەی کتێبی مغنی ابن قودامەی لەبەر بوو کە هەندێک لە طبعەکانی مغنی سەر و دە مجەلەد و 10 بەرگ یعنی ئەڵێت بەردەوام مناقەشەی لەگەڵ ابن تەیمیە کردو پرسیاری لێ کردو یعنی لە دەرسەکەیەک بۆ لە تەلەبە دیارەکانی ابن تەیمیە یعنی بە درێژایی مێژوومە بینیت یعنی حتا سەیری سیرە و ژیانی زانایانی فرمودە بکە بەشێکی زۆریان لەناو مامۆستاکانیان کۆمەڵێک ئافرەت هەبوون کە دەرسیان لە خوێند و لەسیان پێوت ئەن بۆی لە ڕاستیە ئەم لایەنە کە ئینسان ئایا ئەتوانێت لەگەڵ یعنی ژیانی هاوسەرێتی و پێدانی مافی هاوسەر خەریکی زانست بێت بڵێ ڕاستی ئەکرێت بەڵام ئەوەیە کە ئایا ئێمە تا چەند لێبڕاوین
لما إنسان يعني أو قري لو شيت لساعاتك إلا شغروجك ساعات ونية بدو ساعات ده بطلب علم بس يتشكل لما هو كان سالك برهمي زوز الجوريا بينته لما يعني قرب ساعات ونية ساعات أقدر بيركين ولا بسشوار ساعاتك ساعات ونية ساعات بشيء زر عن جبرات بموبايل وبعندك قصة كردن وبتشات وب سكني فيديو يعني شو صار لقى هاوريك تقصى كيت يعني لقى خدمة تلفزيون يعني زور في لما أنا قصي كل راسك هاتي زور وبما نبرت إما حاجة ليني وإما خالق يتل هي ك لسانه جرينجا كإنسان بردوام جحتي لبكاته أو هيك إنسان إن لقل جاني أو سجيلكيها بير لواء كاتو كمالك منال بخاته كمنال كان يشبو شو برودكات كزانا وكسي جوريان لدرجة حتى توس تقرسيب كي بشي كيزول لزاناني قديم ثابت جورا زاناني ومتى عفريتي كي جورا لبشتي أنا وهبو يعني حتى قرسيب كي سفياني الثوري رحمة الله عليه أرلا من عليها وكيعي كل جراحة قراته وقالت دايكي سفياني الثوري بس سفيان قالت كرمتو طلبي علمك كتبو خليكي طلبي علم ده شوية يعني وضعي ماديان خرافة هذا من شتى شنو خليكي غزلة بيت يعني تشنين بتشيو بابا أنا وياك خوريوش تانا يعني بيكن بشريلة وانا الله من يعني خريكي أو يشاب وخريكي أو بيشاب بواد جيمس كم من الله جي بتشوكه الله بوش يوا خريجي طلب علم كتبه وخمي أولى عنتنا من جانب دابينا كم وجامع بوش يوا بريو حتى أنتو تصور كنكتنا أو عندك لا يعني يعني بجيبه كده بإمكان حتى تربية وتوجيه شيء كردوه تمو بستقيم اللي رأوي أجر إنسان بأندازة إجزان استيلانا بخوي ناتوان تربية كدرستي من الله كان شركات بس ثاني أول شيء الله يقدر تو هرجارك دفر مدة نسيوا دفر مدة سير بك أجر عملت زياد كرد روشتي بس كردي توا صبرتي زياد كرد لكساتي يناي سروا أو بزانك زانستك سلوت بيجين بەڵام ئەگەر تۆ دە فەرموودەت نووسی ئەو دە فەرموودە ژیانی تۆی نەگۆڕی گۆڕانکارێکی دروست نەکرد لە ژیانی تۆ ئەو بزانە کە ئەو زانستە زەرت پێگەێنێ ڕاستیە کەسێک کە بتوانێت تەوجیهی مناڵەکەی بکات بەم شێوە سەرەتا جارێک بیخاتە بەر خوێندن و بڵێت تۆ حەقی مەسەلەی لایەنی مادی ئەوانەت نەبێت و پاشان کە دەستیش پێ ئەکا و ئەشخوێنێت بەو شێوە تەوجیهی کوڕەکەیەکە تا کوڕەکەی بە ڕێگەیەکی هەڵە و ئاخارێکی هەڵا نەچێت و زانستەکەی وای لێ کاتە کاری پێ بکات تيجي لو زاناني ما قرسيري كين إمام مالك كوري أنس رحمة الله عليه إمام مالك كايك كلا كشواني شهر مذهبك أبو حنيفة مالك وكنت من إمام مالك شتي زور عجيب لدايكي وجرنا دايكي كنبي علي كتي شريكة لو اشتاد سيراني كلي وجرنا أويك إمام مالك الله بن علي حزم ليه بكبتون مجلسي گۆرانی بێژەکان و ئەوانەی کە بەو شتانەوە خەریکە بوون هەڵە دایکم پێوتم کوڕی شیرینم بابەتی گۆرانی و ئەو شتانە ئەگەر ئینسان دەموچاوی جوان نەبێ و سەڵتی خۆش نەبێ لەگەڵیان گۆرانی وتن و فێربوونیش هیچ کەڵکێکی بۆی نییە خەریکی زانست دەوازەوە بێنە بچۆ بە دوای فقها بڕۆ چوو ئەگەر بووی بە فقیه و بە زانایەکی گەورە ئەو کاتەگەر وەجه و ڕۆیشت جوان نەبێت هەر خەڵڕۆ تێیەکە مالک ڕەحمەتی خوای لێ بێت خۆی کەسێکی جوان بۆ باسێکن لە سیرە و لە ژیاننامە یاڵێن کەسێکی زۆر تایبەت وەڵام دایکی ئەمە پیاڵەت بووی کە زانستیدا خۆشەویستکەوە گۆرانەکەی لە ناشرین بکات بەڵام لەگەڵ ئەمە یعنی ئێمە کۆمەڵێک زانامان هەیە کە ئەوەی پێی بوو عیبی ئەو ڕوخسار وانە تیا بوو بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە بەردەوام بە گەورە سەیرانەکەین و بە هەزاران تەلەبە مەمنون بوون کە دەرسی لا بکەن حتا هەندێکیان بوونەتە مامۆستای خەلیفە و کوڕانی خەلیفە بۆ لە ڕاستی زانست ئینسانە گەێنێتەوە ئاستە جاگەر تۆ سری کە دایکی مالک ڕەحمەتی خوای لێ بێت چۆن ئافرەتێکی عاقڵ و ژیر بوو چۆن تەوجیهی کوڕەکەیەکە چۆن ینی ڕێگەی نیشاندا دوای مالیک هەڵێت یعنی وەتا کە ئێستا بینی بووم بە فەقیها فەزڵەکەەوە دایک مەگەڕێتەوە تا تۆ تەسەوور کە کاتێک کە مالیک ناو بۆ دایکی بەردەوام پێی ئەوت هەڵێ حمامەکەی کردە سەری حتا ئەڵێ مالیک خۆی گەڕێتەوە هەڵێت کاتێک کە ویستومە بچم بۆ دەرس ویستمە ئەوە بچم ناکوڕم بۆ شێوە ناچێت
ئیمامی کردوتە سەری جلوبەرگێکی جوانی کردوتە بەری وەکەوایەکی جوان ئێستا بە جلوبەرگی زانایانەوە دەرچوە. ڕاستیە مەسلەی جلوبەر تەسیری زۆر لەسەر شخصەتی کەسەکە وە لەناو هاوڕێکانیە وە لە لای مامۆستاکەشی، چکە ینی مناڵەکەی بۆ ئەوە پەروەردەکە بێت بە ڕەسێکی گەورە ناو ئومەتە. وەیە کە بینی حتا ئیمام مالیک ڕەحمەتی خوا لێ بێتەمە دوایی لە کۆتایی تەمەنیشە کە گەورەشە بێتەمە تیا ڕەنگەیاتەوە کە بەردەوام بە کەشخەی و بە جلی جوان و بۆنی خۆش و بۆ شان ناسرەوە. جاگە سێ بکەی هەندایکی ڕێگەی نادا چی وەکو تەوقیری علم بە گەورەی ڕاگرتنی علم و چی وەک ئەوەش کە ینی کارکە لەسەر نەفسیەتی کوڕەکەی کە بە جلوبەرگی جوان و نەبێت نەچێتە دەرەوە، و هەروەها لەگەڵ ئەوەشە کە هاوڕێکانی مامۆستاکانی ڕێزی لێ بگرن. جاێکی لەو نەسیحەتانەی کە دایما دایکی کردوێتی ئەڵێت مالیک خۆی گەڕێتەوە، ئەڵێت دایما عینامەی کردە سەر محیط بچۆ بۆ لای ڕەبیعە، بەڵام فێری ئەدەب و ڕەوشتەکەی بە پێش زانستەکەی، فێری ئەدەب و ڕەوشتەکەی پێش زانستەکەی. ئەن ڕاستیە ئینسان کاتێک کە توانێت ئەم قسانە بکات کە خۆی بەرچاوڕۆم بێت، کاتێک کە توانێت ئەم تەوجیهە جوانە بکات کە خۆی کەسێکی دامەزراو بێت. جا بۆ سەردەمێکی ئێستا زۆر زیاتر ئەم پێویستمان بەوەیە، چکە ڕۆمان زانین مناڵەکان ون نەبن، پێویستیان بە کەسێکە کە دەستیان بگرێت. ئێمە لە سەرەتا بێت خۆمان لە تەحەدیەکان لە ئاڵنگاریەکان ینی لەو مەترسیانەی کە دێتە پێش لە مناڵەکانمان خۆمان پێشتر جاری ئەم موشکیلانە بزانین و ئەگەر خوا نەخوا زانێکشانی گرتەوە بزانین چۆن ئاڕاستیانەکەین، بزانین کە چۆن لەگەڵیان ئەدوێن و بزانین چۆن گومانەکانیان بۆ ڕێبێنینەوە. بۆی لە ڕاستیە ئێستا گرفتی گەورە بەڕێوە ئەگەر ئینسان تەواو ئاگاداری ئەم شتانە نەبێت پەنا بەخوای گەورە ئەم جیلانەی تر کە دێنە پێشەوە تەواو وێرانە بن. یەکێکی تر لەو گەورە زانایانە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێت، ئەویش چوارەم ئیمامی چوار مەذهەبەکەیە. ابن الجوزی لە مەناقیب باسێکات ئەڵێت کاتێک کە باوکی وفاتی کردو ئەحمەد کوڕ حەنبەل مناڵ بووە، ئەڵێ هەر لە لای دایکی گەورە بووە و ئەو تربیە جوانەی کە وەری گرتووە لە ڕووی زانستەوە لە ڕووی عیبادەتەوە ئەم فەزڵی بۆ دایکی گەڕێتەوە. یعنی تەسەوور بکەن نەک تەنها تربیە نەک تەنها تەوجیهکردن. ئەڵێت دایکی هەموو بەیانیەک پێش فەجر هەڵساوە، ئەحمەدی کوڕی حەنبەلی هەڵساندەوە، جوان گۆڕێتی جلوبەرگی جوانی لەبەر کردووە، لەبەر ئەوەی کە مناڵ بووە خۆی لەگەڵا ڕۆشتەوە هەتا مزگەوتەکە لەگەڵا ڕۆشت و دوای شێناوێتەوە بۆ ماڵەوە. یعنی هەموو جارێک بەو شێوە کوڕەکەی بردو بۆ مزگەوت و تربیەی کردو و فێری کردووە تاوە بوو کوڕەکەی بۆ شێوە بەردەوام بێت. هەتا لەبەر ئەوەی کە تربیەی ئیمامی ئەحمەد کاتووە کەسێکی لێ دەربچێت کە بێتە خێری جاریە بۆی لە دوای وفاتی مێردەکەی هاوسەر ناکاتەوە جارێکی هاوسەرگیری ناکاتەوە جارێکی تر، یعنی خۆی یەکلایە کاتەوە بۆ تربیەکردنی مناڵەکەی و فعلا بەو شێوە تربیە کردەوە کە هەمومان نەیبینی. بۆی ڕاستیە ئێمە گەرسێ بکەین، ینی بەردەوام ئینسان پێویستی بەو لایەنە هەیە، ینی چی وەکو خۆی پێویستی بە زانستە، چۆن بۆ دووچاری کۆمەلگای بوونەتەوە کە کۆمەلگاکە پڕی گومانە پڕی لە تەحەدیە، ینی ئینسان خۆی لە واقعەکەی تێنەگات جارێ خۆی پێش هەموو کەس دەکرێت تووشی ئەم گرفتانە بێتەوە. ئێستا ینی عەقیدەی مسلمانانیان خستووەتە مەترسیەوە، گومان لەسەر قورئان دروست دەکرێت، لەسەر فەرمودەی پێغەمبەری خوا دروست دەکرێت عەلەیهی سەلام، لەسەر سیرە و لەسەر مێژوو دروست دەکرێت، لەسەر هەموو شتەکان گومان دروست کراوە. ئێمە خۆمان چواردەوڵمان مناڵەکانمان هەمویان تووشە بن ئەگەر ئێمە ئاگادار نەبین ڕاستیە مەترسی گەورە بە ڕێگەوەیە. یعنی تۆ تەسەوور بکە ئەگەر بە درێژای مێژوو پیاو چەندێک هەوڵی داوە و پیاو چەندێک خەریک بووە ئافرەت چۆندە خەریک بوو، حتا ئێمە بیرمان نەچێت ئەو پیاوانەشی کە بەشێکی زۆریان کە تەزحی گەوریاندا و ماندووبوون لە پاڵ ئەوە هاوسەرەکانیشیان کە سوکاریشیان لە ئافرەتان بە هەمان شێوە ماندوو بوون. یعنی تۆ تەسەوور بکە ئەبوو حاتمی ڕازی ڕەحمەتی خوای لێ بێت تقریباً 7 ساڵ ماڵ و مناڵەکەی جێ هەڵێت خەریکی تەڵەبی علمە بێت، کە تۆ لەو لاوەگەر ئافرەتێکت لەگەڵان نەبێت سەبر بگرێەوە لە مناڵەکانت نەترسی ئەو تربیەکی جوانیان کە چۆن توانێت 7 ساڵ ماڵەکە جێ بێڵ. ولی ڕاستیە فەزڵەکە تەنها بۆ ئەبوو حاتمی ڕازی ناگەڕێتەوە، ڕاستە بە ئیمامێکی گەورەی پێشەوای ئوممەتە بە زۆر ماندوو، بەڵام لەپاڵ ئەوە لەم لاشەوە کەسێکی تر هەیە کە شان بەشانی ئەو ناڕەحەتی هەڵگرتووە. نەک تەنها بۆ هاوسەر، مەگەر حتا سیر بکەین یەکێک لەو زانایانەی کە مامۆستای بوخاری و موسلیمیشە عوبەیدی کوڕی یاعیش ئەڵێت ینی 30 دانە ساڵی ڕێک نەمەتوانین لە شەوە نان بخۆم، ئەنێ ڕووی کە ئەگەر لە ڕۆژە ژەمێک یا شتێکی کەمی خواردەوێت ئەڵێت بە نووسینەوەی فەرموودەوە خەریکە بووم، ئەڵێ حەماوەی ئەو 30 ساڵە ئەگەر شتێکم خواردبێت خوشکەکەم پاری کردو بەدەمەوە، خوشکەکەی پاری کردو بەدەمەوە، کۆ ئانی زانیویان ینی ڕاستیە فەزڵی علم چییە فەزڵی زانست چییە. بۆیە بەو شێوە کەشێکیان دروست کردو لە ماڵەکە کە ینی ئەگەر برایەت ئەگەر هاوسەرێتی ئەگەر کوڕێتی خەریکی زانستە بێت
بتوانێت کە لە ڕێگەکە بەردەوام بێت. بۆ لە ڕاستی ئینسان ئەم ڕێگانە هەمووی ضرورە کە ئینسان بێتە بەر، یعنی مەسەلەی خۆمان بە زانستەوە خەریک بین و چواردەورمان زانستیان بۆ ئاسان بکەین و ئەوەندەی کە لەسەرمان ئەوەندەی کە توانامان هەیە ئێمە فێر بین. و باسێکی تر ئەوەیە کە ڕاستیە گرنگە، ئایا ئینسان ضرورە کە هەموو خەریکی زانستە شەریعەکان بێت و هەموو خەریکی طلب علم بێت و بێت کەسێکی تر تەخەسوسێکی تری هەبێت یا لە بوارێکی ترا خزمەت بکات؟ لە ڕاستیان باسە پێویستی بە تەفسیلە، پێویستی بە ڕوونکردنەوەیەکی ینی یەک قسەیتیان ناکرێت، یعنی ئینسان بڵێ بەڵێ یا بڵێ نەخێر، چونکە دۆخی خەڵکەکان جیاوازە و واقعەکەیش جاری وا هەیە جیاوازە. من دایما ئەڵێم یعنی ئەو کەسێک کە بێوێت تەخەسوسێک پسپۆرێک هەڵبژێرێت پێویستی بە سێ لایەنە. لایەنێکیان ئەوەیە سیر بکات کە ئەو پسپۆرێت تا چەند پێویستە بۆ ژینگەکەی بۆ واقعەکە. لایەنێکیان ئەوەیە کە ئەم تا چەند توانای ئەشکێ بەسەریە و لەگەڵ طبیعەت و سروشت و توانای ئەمایەک دێتەوە و خاڵی سێم تا چەند حەزی لێیەتی. لە ڕاستیە بەبێ یەکێک لەم سیانە ئیشەکە نایەتە جێ یان بە کەم و کورتیەوە دێتە جێ، یعنی ئینسان ناتوانێت ئیبداعی تیا بکات. چۆگەر زانستەکە جارێ پێویست نەبێت ئەوە هەر تۆ ئیبداعیشی تیا بکەیت و حەزیش لێ بێ مادەم پێویست نەبێت چی سوودێکێکی پێوە خەریک بیت. بۆی ضرورە یعنی ئەو شتێکە خەریکە بیت یعنی پێویست بێ بۆ واقعی کە تۆ تیاژیت. یەکێکی تریانەوە کە توانێت بەسەریا بشکێت، وەگەر پێویستیش بێ و حەزیش لێ بێ بەڵام کە توانێت نەشکێ بەسەریا و لەگەڵ سروشتی توایەک نێتەوە بێسوودە، یعنی بۆ شێوەیەکی وا فێر نابی بتوانێت ئیبداعی تیا بکەیت، بەڵکو ئەگەر هەر فێریش بێ ئەسڵ و ئەگەر تواناشت بەسەریا بشکێت و پێویستیش بێ واقعەکە بەڵام حەزت لێ نەبێت ناتوانێت ئیبداعی تیا بکەیت. ئەکرێ فێر بێت بەڵام ناتوانێت ئیبداعی تیا بکەیت. بۆی ضرورە ئینسان بەردەوام لە کار هەڵبژاردنی پسپۆریا و سێ لایەنە ئیمان نەکاتەوە، بەردەوام لە یادی بێت. ئێمە لە ڕاستیە دوو لایەنمان هەیە، یعنی ئێستا کە کەسێک ئەوێت هەیە طلبی علم کەم یا طلبی علم نەکەم. طلبی علم یعنی بە چەند ئاستێکە، یعنی هەندێک لە زانستی واجبە بێت هەمومان بیزانین، یعنی بۆ نمونە وەکو بنچینە و بنەماکانی بیر و باوەڕ کە ئینسان تووشی شرک نەبێت، تووشی کوفر نەبێت، یا حتا لە فقه و لە ئەحکامی شریعەتە، یعنی تۆ بۆ نمونە نوێژکردنت، ڕۆژوگرتنت، حەجکردنت، ئەگەر ماڵەکەت گەیشتە زەکات دانت، هەر شتێک لەمانە یعنی تۆ پێویستە ئەو ئەندازەی کە لەسەر پێویستە هەموو کەسێک بیزانێت ئەگەر طلبی علم بکەیت و نەیکەیت. و کەسێکمان هەیە کە تەخەسوسێکی تری هەیە، بۆ نمونە یعنی بە زمانی ئینگلیزیە یان فیزیە یان کیمیا یان پزیشکیە یان هەر بوارێک لە بوارەکان، یعنی هەر تەخەسوسێک لە تەخەسوسەکان کە پیانەوە خەریکە. خۆ بێ زەحمەت سەوت هەیە؟ هەر بەرنامەیەکیش بێت؟ بەڵێ مامۆستای بەڕێز سەوت هەیە. زۆر باش. یعنی تەلەبەی ئینگلیزیە یان تەلەبەی بەشێکی تر لە بەشەکان، بەڵام لەگەڵ ئەوە ئەوێت یعنی خەریکی زانستە شەرعیەکان بێت. یعنی ڕاستیە ئەم کەسە دیارەکە یعنی زانستە شەرعیەکان ئەوێت بۆچی لایەنێک بەکاری بێنێت، یعنی بۆ نمونە تۆ ڕەنگە سپەی دووسپەی لە بنکەیەکە دەرسی قورئان بڵێیتەوە یان ئەتوێبی بە نووسەرێک یان وەک بانخوازێک داعوە و بانگەوازی پێ بکەیت. یعنی بۆیە ضرورە کە ئینسان یعنی دیاری بکات کە ئەوێت لە چی ڕێکەوە خزمەت بکات، چونکە یعنی ئەو ئیشەی کە تۆ لە داهاتووە ئەکەی بە پیشەی خۆت و خزمەتی تیا ئەکەیت، ئەوە پێت ئەڵێ کە تۆ توانین چۆن خزمەت و ئێستا چی بخوێنیت. چونکە لە ڕاستیە ئەو کەسێک کە ئەوێ بێ بە زانایەک، ئەو کەسێک کە ئەوێ بێ بە بانخوازێک، ئەو کەسێک کە ئەوێت تەنها نووسەرێک بێت، یان ئەو کەسێک کە ئەوێت مامۆستای قورئانێک بێت، یان هەریکێک لەمانە بێ بە منهەجێکی جیا بخوێنێت، بە شێوازێکی جیا بخوێنێت و بە ئالیەت و بە شێوازێکی جیاوازتر لەوی تر بخوێنێت. بۆیە ضرورە ئینسان لە ڕاستیە بۆ ئەم شتانە ڕاوێژ بکات بە ئەو کەسێک کە پسپۆڕە تا منهەجی بۆ دیاری بکات، تا پێی بڵێت کە چۆن بخوێنێت. بەڵام یعنی وەکوتمان یعنی زانستێکێک کە ضروریە، یعنی هەندێک لە عەقیدە و لە بیر و باوەڕ، هەندێک لە شریعەت، ئەمانە کە هەموو کەس چکە لە قیامەتە پرسیار محاسبە لەسەر ئەکرێت. بەڵام تۆ لە دوای ئەمە خاڵێکی ترت هەیە، ئێستا تۆ لە بیئەیەکە ئەژیت،
ئەگەر سبەی مامۆستایەکی لە مەکتەبە لە نەخۆشخانەیەک داوامەکەی بە هەر دیارەکە هەرێکێک لەمانە کۆمەڵ شوێنی جیای هەیە تو کۆمەڵێک هاوڕێت هەیە کۆمەڵی خەڵکی جیا بینیت ئەبێت خاوەن پەیام بیت هەتابێت بۆ واقعیەتی ئێستا کە تۆ هەموو وەسیلەکان هەموو ئامڕۆزەکان خراونەتە گەڕ بۆ لە خشتەبردنی کەسی مسلمان بۆ سڕینەوەی ناسنامەی مسلمانێتی بۆ تاوانەوەی کەسی مسلمان لەو بیئەی کەمڕۆ ینی لە چەندین ڕۆوە مەترسیە بۆ سەر خێزان مەترسیە بۆ سەر تاک ینی ئەو حتا ئێمەگەر سێکەین فێرخواز لە 12 ئامادەیە جۆرێکە بەڵام کەچێتە زانکۆ کەشی زانکۆی گۆڕێت بەشێکی زۆر لە ئێمە ئەوەی بەسەرهاتوە ینی بینیمانێک لە چواردەوەمان لە خزممان لە حتا لە تەڵەبەکانمان گۆڕانێکی زۆری بەسەرهاتوو کەواتەی من بێت خۆمان بەرپرسیار بزانین لە ئەست هەموو ئەمانە حتا ئێمە زۆر بەشمان هەیە ینی بەشی مێژوو بەشی کۆمەڵناسی بەشی دەروونناسی بەشی فەلسەفە ئەم چوار بەشە بەتایبەت حتا بەشی بایۆلۆژی 5 ئەم 5 بەشەوە ئێستا فیزیاش خەریکەوەی لێ دێت فیزیاش شوێ ئیلحاد بەکارهێنی سەرێکی ئەم 5 بەشە یا ئەم 6 بەشە خەڵکێکی زۆر بە دینداریەوە چێتە ناوی سار دەبێت و یاوەی کە دینەکەی بە حەڵ لاوازە پەنا بەخوای گەورە بە مولحیدیەتە دەرەوە ئەمانە هەمووی بەرپرسیارەتیە ئێمە بێت لە ئێستا بزانین کە مەسئولیەتێکمان لەسەر شانە چیمان پێکرێ و توانین چۆن خزمەت بکەین و بۆ هەرێکێکمان ڕێبازێکی جیا ڕێگەیەکی جیا هەیە بۆ خزمەتکردن بەڵام ینی ناکرێت کەسمان بڵێن وڵا من بە حکمەوەی کە پیشەکەی من تەنها ئەوەیە کە ئەندازیارم من پێویستم بەوە نییە کە تەڵەبی عیلم بکەم یا من دکتۆرم پێویستم بەوە نییە کە تەڵەبی عیلم بکەم ینی بیئەکەت وا خوازێت ئێستا مادەم ئاینەکەت لە ژێر ئەو هەموو تهدیدایە کە ئێستا چون ئاینێک نەماوەتەوە بەرامبەر ینی سیستمی جیهانی بۆستێتەوە چی سیستمی اقتصادی چی سیستمی پەروەردە چی سیستمی سیاسی و سەربازیەکە ئەگەر ئاینێک ما بێتەوە خاوەن گەنج بێ خاوەن توانا بێ خاوەن کۆمەڵێک کەس لە قوربانی وەبەت ئیسلام بۆی ئێستا هەموو فۆکسەکە هەموو ڕوانینەکە بۆ ئیسلامە هەمووی ئیسلامی کردوتە مەبەستکە لێبە بۆیە گرنگە کە هەرێکێک لە ئێمە لە ئاسە و بەرپرسیارەتە قورسابێ بۆیە ینی یان ئەوەیە کە کەسەکە ینی خەریکی هیچ لەمانە نابێت تەنها ضروریات وەکو دیندارێکی خۆی بە ساغ و سەلامەتی ئەوەندە تەڵەبی عیلمەکاتی ئەوەیە کە کەسێکە لە ڕاستیە هەز بە مەسئولیەت دەکات و مەسئولیەت ئیجوولێت و دەرک بەوە کات کە قیامەت سەختە و ئەو ئومەتە حەقی بەسەر ئەمەوە هەیە ئەو هەموو قوربانی کە هاوڵان داوێنە لە تابعین داوێنە لە تابعی تابعین داوێنە ئەو هەموو خوێنەی کە ڕۆژاوە ئەو هەموو شەود و خونی و هەموو برسێتی و هەموو ناڕەحەتی کە ئەوان بینیویانە هەمووی ئێستا لە گردنی ئێمە هەمومان بەرپرسیارین وەک موسڵمانێک چونکە ئەگەر ئەوان بۆستانای ئیسلامەکە بە ئێمە ناگەیشت ئەگەر ئێمەش بۆستین بەجێری دوای ئێمە ناگەێت دڵنیا بەخوای گەورە خۆی خەڵکێکی بۆ دروست دەکات یعنی ئەگەر ئێمەش نەکەین خەڵکێکەیە کە شامداتەبەری بەڵام بۆچی خوای گەورە سبحانه وتعالى دەست لە ئێمە بەردات کۆمەڵی خەڵکی تر بێنێت بۆ فەزیلەتە بۆ ئێمە نەبێت بۆ ئەو گەورەیە بۆ ئێمە نەبێت وێ لە ڕاستیە بێت هەمومان لەو خاڵاز بە مسئولیت بکەین کە بە ئەندازەیە کە پێویستە کە شارەزای ئاینەکە بین و ئەو هەموو چاوەشەکاری کە ئەکرێت بەرپەرچی بینەوە ئەوەندە شارەزای ئاینەکەمان بێت خاڵێکی تر ئەمێنێتەوە ئەوەی کە ینی لە خوشکان کە خوانێک لای کردوتەوە بۆ تەڵەبی عیلم ئەمە ڕاستیە ینی ئەبێت ئاگاداری نقطەیەک بن کە ینی ئێمە ئەگەر تۆ بتەوێت کەسێک بیت وەک بچکە چۆلەکەیەک بەردەوام پێویست بە دایکێک بێت هەر خواردن کە بەدەمتەوە ینی ئەو کاتێت تۆ توانیت کە تەنها کۆمەڵێک شتی ڕووکەش و سەطحی لە زانستەکان بخوێنیت نچتە قوڵایەوە کە بەداخەوە ئێستا ینی ئەو شوێنانی کە دەرسی تیاوترێتەوە بە تایبەتر بۆ خوشکان بۆ شێوەیە ینی تەواو لە علومی ئالە لە ئوسولی فقه ئەم شتانە تەواو ئیهمال کراوە یعنی ئەگەر سیرەکەیت هەموو شتەکان کۆمەڵێکی سادە خوێندرێت باقێکی واز دێنراوە بەڵام ئەگەر تۆ بتەوێت کەسێک بێت خۆت لە قورئان تێبگەیت خۆت لە فەرمودەت تێبگەیت لە وتەی زانایان تێبگەیت و پێویست بە کەسێک نەبێت کە ئێستا یارمەتیت بدات بەڕاستی من لە مەرحەلەی خوێندن هەموومان پێویستمان بە کەسێکە چونکە تۆ ئەگەر بتەوێت زانستانە بخوێنی لەوێ لای مامۆستایەک خوێنی بەڵام خۆ خوێندن لای مامۆستا تا سنوورێکە تۆ ئەگەر بتەوێت سبەی دووسبەی ئەو کاتە تۆ بیتەوە بە مامۆستای خەڵک بێ پێویست بی لەو مامۆستای ئەم مامۆستای هەتا قیامەت خۆ ناکرێت مامۆستای تۆ نابێت تا قیامەت دەرست پێ ناڵێتەوە بەڵام ئەگەر منهەجێتێکی ڕێک و پێک نەبگرت پێێتەوە و منهەجێکی ڕێک نەسپێن دەبێت هەتاوەکو گەڕێنە لای خوای پەروەردگار هەر ئەو بچکە چۆلەکەی بەڵام ئێمە ئەگەر ئوسولی زانستەکان بنەما و بنچینە و پێشەگی زانستەکان بۆ خۆی وەرگرت
ئەو کاتە پێویستمان بۆ نابێت کە کەسێک بەردەوام بۆ هەموو شتێک بکات بەدەمبانەوە. یعنی ئەوەی کە ضرورە ئینسان بیخوێنێت بە تایبەت زانستەکانی زمانی عەرەبی و نەحو صرف بەلاغە و بە تایبەتتر ئەو بابانەی کە پێویستن بە تێگەیشتن بە ماناوە. کل ڕاستیت و جاری وا هەیە گۆڕینی حەرەکەیەک لە ئیعرابە مانا گۆڕێت کەمە پێویستە بە زانستی نەحوەوە. جاری وا هەیە حەرەکەیەک لە بینائە مانا گۆڕێت کەمە پێویستە بە صرفەوە. حتا سیغەکان کۆمەڵێک سیغەت هەیە و لە هەر سەر هەر وەزنەویە مانایەکی جیادا بەدەستەوە. حتا تۆ لە اشتقاق و لەوانە کە چۆن ماناکان گەڕێتەوە بۆ ئەسڵەکەی و بزانین کە کامە زائیدە کەمە زائید، یعنی زۆر بابەتی تر کەمانە پێویستن بە صرفەوە کەمانە هەموویان پێویستن بە ماناوە. یا حتا تۆ جاری وا هەیە کۆمەڵێک ئوسلوبی جیاوازت هەیە کە گزارش دەکات لە یەک مانە، یان دوای تۆ کۆمەڵێک ئوسلوبت هەیە کە لە یەکەچن بەڵام ماناکان جیاوازن. ئەمانە هەمووی پێویستن بە بەلاغەوە. یان تۆ گوتوێت لە وردەکارەکانی قورئان تێبگەیت یا لە وردەکارەکانی فرەمزە تێبگەیت، ماناوە پێویستن بە بەلاغەوە. ولا ڕاستی ئینسان ناتوانێت ئەوە بۆ شێوە تەعامل لەگەڵ بکات. ئەگەر تۆ بتوێت ئەوە شتێکی سەطحی بزانیت توانە پێویستە بزانیتوانە نییە، بەڵام ئەوێ بزانین کە ئەگەر کەسێک ئەم زانستانە بە ڕێکاری خۆی و بە شێوەی خۆی نەخوێنێت و بە تەدریجی و بە تەدەڕوج پیان نەڕوات بە پلەبەندی ئەو کات دووچارەم گرفتە بێتەوە بەردەوام. یعنی ئەو نمونەی بچکە چۆلەکە لە خەیاڵمانە بێت کە بەردەوام پێویستی بە دایکەکەی تا بەدەمیەوە. بەڵام ئەو کەسەی کە بیوێت خۆی بچێتەوە بۆ سەرچاوەکان لە سەرچاوەکان بۆ خۆی تێبگات لە ڕاستیە بەبێ زانستەکانی یعنی علومی ئالە بە گشتی و بە تایبەتتر ئەو چوار زانستی کە باسمان کرد نەحو صرف بەلاغە لەگەڵ ئوسوڵ فقه، چونکە علومی لغة لەگەڵ ئوسوڵ فقه کلیدی فهمن کلیدی تێگەیشتن بە تایبەت ئوسوڵ فقه یعنی منطقی ئیسلامیە. وەک چۆن یۆنان منطقی هەیە بۆ یعنی پاراستنی تفکیر و ذهن لە هەڵەکردن، شریعەتی ئیسلامی و یا فکری ئیسلامی و بیری ئیسلامی و ئەندێشەی ئیسلامی منطقەکەی برتێ لە ئوسوڵ فقه. یعنی حتا بۆیە ئەمڕۆ بینین کە خەڵکە حەداسیەکە یان ئەو عەلمانیەکانەوەی کە بانگەشەی ئیسلامەکەن و لە ئیسلام بەریەن بەردەوام یەکێک لەوانەیە کە لە لێدەن ئیمام شافعی ڕەحمەتوڵڵاهی عەلەیه، چونکە ئیمام شافعی ڕەحمەتوڵڵاهی عەلەیه مؤسسی علمی ئوسوڵ فقه، یعنی علمی ئوسوڵ فقه تا سەردەمی ئیمام شافعی شتێک نەبوو ناوی ئوسوڵ فقه. ئەو هاتۆ جەمعی کردو. ڕاستە وەکو تعاملکردن تعاملیان لەگەڵیان کردووە، قیاس هەبووە، ئیجماع هەبووە، هەر شتێک لەمانە هەبوون، بەڵام ئیمام شافعی ڕەحمەتوڵڵاهی عەلەیه هاتووە یعنی هەموو قاعیدەکانی کۆ کردوێتەوە و قسەی زیاتری لەسەر کردو و جەمعی کردووە و هەتا کتێبی ریسالەیەتیان نووسیوە. جا بۆ ئێستا هەر لە یعنی تۆ بەردەوام سیر بکە یعنی دوژمن دای لە چ شتێک دەستی بۆ چی برد ئەو خاڵە ضرورە. یعنی لەم سەردەمان سێرگە زۆر دەسە بن بە بوخاری، کاتە بزانە بوخاری بۆ فەرموودە ضرورە، زۆر دەسە بن بۆ فەرموودە، بزانە فەرموودە بۆ ئیسلام ضرورە، دەسە بن بۆ شافعی، بزانە شافعی بۆ ئیسلام ضرورە. چی لە پێشی شافعیەوە؟ علم ئوسوڵ فقه. بۆی بەردەوام دوژمن دەسە بات بۆ ئەو شتێکە زۆر حساسە، هەم بەردەوام ئەگەر بیوێ لە وڵاتێک بە ئەچێ بۆ پایتەخت ئەوێت دەستخاتە پایتەختەوە، چۆگەر شیرازەی پایتەختی شێوان ئەو کاتە دڵی وڵاتەکەی شێوان بوو. بۆی لە ڕاستیە ئەمانە هەمووی یعنی کۆمەڵی خاڵن گرنگن کە ئینسان بەردەوام لە خەیاڵی بێت و بیران لێ بکاتەوە. یعنی لە ڕاستیە خاڵێکە زۆر گرنگەوەی کە ئینسان بەردەوام ئاگای لە نێتی بێت. شتێک مەگەرسەی بکەین زۆر جارێ مەڵێ بەخۆ لەو چێ تەڵەبی علم لەگەڵ هاوسەرگیریان نەکرێت، لەگەڵ ماڵ و ماڵداریان نەکرێت، یا بەخوا علم لەگەڵ تەخەسوسێکی ترە ناخوێنرێت. ئەمانە هەمووی لە ڕاستیە کۆمەڵێک بیانوم ئێمە لە خەیاڵمان بێت. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلام یعنی هەر کەسێک کە ڕێگای زانست بگرێت خۆی ڕێگای بەهەشتی بۆ ئاسان نەکات. تو زانست دەبێتە مایەی ڕزگارکردنی خۆت و خەڵکی تریش، یعنی نزیکترین ڕێگەی کە بەرەو بەهەشتت بەرێت. شەیطان لێ ناگەڕێەوە بە ئاسانی تۆ بخوێنیت، دڵنیا بە گرفتت بۆ دروستەکە، دڵنیا بە وەسوەسەت بۆ دروستەکە، ئەنواع ناڕەحەتیم دەپێشەوە. بەڵام لە دوای تەوفیق خوای گەورە سبحانه وتعالى تەوفیقی بەندە بات بە ئینسان نێتی پاک بێت، لەبەر خاتری خوای گەورە بخوێنێت، مەبەستی ئەوە بێت کە فێری ئاینەکەی بێت و خەڵکی تر فێر بکات و هەروەها دوعا زۆر بکات. دڵنیا بن هەمومان کاتی فراغمان هەیە، دڵنیا بن هەمومان ئەتوانین لەگەڵ یعنی ئەو تەخەسوسی تر کە هەمانە خەریکی علمی شەرعیش بین و لەگەڵ هاوسەر و ماڵ و مناڵ و لەگەڵ ژیانی هاوسەرێتی خەریکی تەڵەبی علمەکە بین و بشتوانین هەردووکیان بەیەکەوە کۆ بکەینەوە، چونکە شتێک نەکراوێت. کۆمەڵێک نایەوە لەو پێشکەوت نمونانە کردبوویان و ئەوان لە ڕاستیان لە ئێمە زیاتر نەبوون، بەس تەنها ئەوەیە کە ئەوان خاوەن عەزیمەت بوون، ئەوان حەزێک جوڵاندوون، شتێک پاڵی پێوە ناون، هەستیان بە مەسئولیەت کردووە، هەستیان بە بەرپرسیارەتی کردووە
ڕاستیا بەرپرسیاری دەکەی بۆ ئێستا زۆر پرسە چکە شەڕەکە زۆر گەورەترە ئێستا مەترسیاتۆتە ماڵی هەمومانەوە خۆمان خوشکمان برامان کەسوکاری نزیکمان لە هەموو مەترسیدارتر نەوەکانمان مناڵەکانمان بۆی ضرورە هەمومان پشت بە حاڵی خۆمان ئاگادار بین و خۆمان ئاگادار یعنی خۆمان ئاگادار بین لەم بابەتانە و خەڵکی تریش ئاگادار بکەینەوە چون ڕاستیا ئەگەر ئێمە خاوەنم قەزەی ئەگەر ئینسان خاوەن قەزەی واز لە قەزەیەکەی بێنێ کێ هەستێ بۆ قەزەی و کێ دیفاعی لێ بکات کێ بەرگری لێ بکات بۆی لە ڕاستیا بە وازی لێ نەین بۆ هیچ کەسێکی تر چون قەزەیەکە قەزەی خۆمانە با خۆمان فێری بین با خۆمان شان بێنێژێری و داواتان لە خۆی پرۆگرس متعالی هەموو لایەک موفق کات و ئەوەی خێر نەخێتیابێن تا ڕێگەمان لەو زیاتر لە کاتتان ناگرم انشاءالله ئەگەر کەسێک پرسیارێکە